نوری نەمر بەرجی پێنجەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. جیم گرنگی جوڵەی پێشوەخت وەروژاندن و تەنگ پێ هەڵچنینی دوژمن واتە ناچارکردنی بەوەی زووتر و لە ناوەختدا بکەوێتە جم و جۆڵ. لەم ڕوانگەیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیویست بەو جم و جۆڵە سەربازیانە نەیارەکانی شپرزە بکات. ئەوە بوو لە ناوخۆیاندا کەوتبوونە قسە و قسەڵۆکی ئەوە تا کاروانەکانمان لە مەترسیدان محەممەد و هاوڵانیشی بە ئاشکرا هەڕەشە لە ژیانی ئابووریمان دەکەن. هەرچی دەسەڵاتی بیابانیشە وردە وردە دەکەوێتە دەستی ئەو. هیچ چارە نییە جگە لەوەی بچینە بەدر و سنوورێکی بۆ دابنین. بەڵێ ئەبوو جەهل شەیتانەکەی سەردەمی نەفامی وای پێدەوتن. تەنانەت کاتێک هەندێکیان ویستیان لە نیوەی ڕێگادا بگەڕێنەوە ئەو زیاتر هانیدان. سوێن بێت ناگەڕێنەوە تا نەگەینە بەدر و 3 شەو لەوێ نەمێنینەوە. دەبێت لەوێ وشتر سەر ببڕین و شەراب بخۆینەوە و سەما و مۆسیقامان بۆ لێ بدرێت و عەرەب هەواڵی هاتن و هێزمان ببیستن تاکو بۆ هەمیشە لێمان بترسن و سام و هەیبەتمان لە دڵیاندا بمێنێت. دەی بەڕێ بکەون. جاخۆ مەبەستی پێغەمبەری خواشە هەر ئەوە بوو. قورئانیش هەر ئەوەی فێر دەکرد. وَإِذْ يُرِيكُمُوهُمْ إِذِ الْتَقَيْتُمْ فِي أَعْيُنِكُمْ قَلِيلًا وَيُقَلِّلُكُمْ فِي أَعْيُنِهِمْ لِيَقْضِيَ اللَّهُ أَمْرًا كَانَ مَفْعُولًا وَإِلَى اللَّهِ تُرْجَعُ الْأُمُورُ. کاتێکیش بەیەک گەیشتن لە مەیدانی جەنگدا لە بەرچاوی ئێوە خوا ئەوانی بەکەم نیشان دەدان و ژمارەی ئێوەشی لە بەرچاوی ئەوان بەکەم دەنواند بۆ ئەوەی هەر ئەوە بێتە دی کە خوا بڕیاری لەسەرداوە. سەرنجامی هەموو کار و کردەوەیەک هەر بۆ لای خوا دەگەڕێتەوە. خوای گەورە ژمارەی ئێوەی لە بەرچاوی ئەوان و ئەوانیشی لە بەرچاوی ئێوە کەم پیشاندا تاکو لە جەیەکدا دیمەن و ڕووداوێک بێتە مەیدان کە بەلای هەمووتانەوە چاوەڕوان نەکراو بوو. خوا خۆی بڕیاری دەرکرد بوو هەر دەبوو ئەنجام بدرایە. لەمڕۆوە ئەو چارە نووسەی بەسەریاندا دەهات مسۆگەر بوو. قوتاربوونیان بۆ نەبوو. نەیارەکانی بەرەو ئەو ڕاپێش دەکرد. ڕۆژێکیش دەهات لە ناکەو لە بەدری گەورەدا خۆیان لە بەردەم مسڵماناندا دەبینیەوە چونکە هێشتا بێ ئاگا بوون لە شێوازی جەنگی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆ هەر ئەوان دووریان خست بووە و لە شارەکەی خۆی دەربەدەریان کرد بوو کەچی وا ئێستا لە بەردەمی داوەستاون و دەلەرزن. وا دیار بوو لە ماوەی چەند کاتژمێری داهاتوودا حاڵی دەبوون ئەو کەسەی کە ساڵێکی ڕەبەق بوو خەریکی چەسپاندنی حەق بوو یەکەی سەربازی ڕێک دەخست تاکو ئەو مافانەیان لێ بسێنێتەوە کە زەوتیان کردبوو ورەی دەڕوخاندن. چ سوپاسالارێکی بێهاوتا بوو بەڵام ئەم حاڵی بوونیان هیچ سوودێکی پێ نەدەگەیاندن. بەڵێ لە بەدردا خۆیان لە بەردەم سەرکردەیەکی وەهادا بینیەوە کە سەریان لە ستراتیژە سەربازیەکانی دەرنەدەکرد ئەوەندەی نەبرد وەک گەڵای پاییز هەڵوەرین. دال هەموو پێشاتەکان ئامادەسازی بوون بۆ بەدر. ئەوان ئێستا لە بەدری گەورەدان. بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێت وەک مرۆڤێکی ئاسایی یاخود بە وێنەی هەر سەرکردەیەکی تری جەنگ نەچوو بۆ بەدر. ئەو زۆر چاک دەیزانی بەرەو کوێ دەڕوات. کاتێک کات بۆ ئەوێ دەیزانی کاتژمێری 0 لەگەڵ دوژمنانیدا نزیکە و وادەی زۆران هاتووە. بۆیە هەتا گەیشتە بەدر لە ڕێی حەفدەیەکەی سەربازیەوە دڵی دوژمنی خستە بۆ مشتیانەوە و زراوی تۆقاندە بوون. بەو نمایش و مانۆڕە سەربازیانەش کە ئەنجامی دەدان لە هەموو خانە و کوچە و کۆڵانێکدا ورەی پەک خستە بوون و تووشی شۆکی کردبوون. کار گەیشت بوو ئەوەی کەوتبوونە گومان لە هێز و توانای خۆیان. ناچاری کردبوون بڵێن بەڕاستی مەککە و دەوروبەری ئاسایشی تێدا نەماوە و جێی متمانە نییە. بەو جۆرە ڕایگشتی عەرەبی دەشتەشی وەرچەرخا بەلای ئەودا و ئارامی و ئاسایش کەوتە دەستی ئەمین.
ئەم قەناعەتەش لای هەمووان دروست بوو مەگەر هەر ئەوان نەبوون لە نەفامیدا نازناوی محەممەدی ئەمینیان لێ نابوو بە تاکە نوێنەری متمانە و دڵنیایی ناوزەدیان کردبوو ئەو لە زەمین و لە ئاسمانیش هەر ئەمین بوو ڕۆژێکیان وەک گوزارش لە خەڵاتی خوایی و وەک بیرهێنانەوەیەک ئەم چەند وشەیە لە زاری پیرۆزی هاتە دەر جا ئەگەر من ئەمین نەبم ئیتر چێ ئەمینە من لە ئاسمان و لە زەویشدا ئەمینم ئیدی خەڵکی بیابان بەڕوونی تێگەیشتە بوون لەوەی چێجێی متمانەیە و سەرچاوەی ئارامی و ئاسایشیش کوێیە بەڵێ ئەمین لە مەدینە بوو واتە لە شاری دڵنیایی و ئارامی دەسەڵاتیش لە دەستی قوڕەیشەوە کەوتو بووە دەستی سەرداری قوڕەیش لە مەدینە ئەو سەرداری قوڕەیش و بەنی هاشم و تێگڕای مرۆڤایەتی و بوونەوەرانیش بوو بەدیهێنانی ئەو مەبەست و ئامانجی بوون بوو و لەسەر و هەموو شتێکەوە ئەو بەهرەمەندی ستایشی لەولاکە ما خەلەقتوە الئەفلاک ئەگەر تۆ نەبوویتایە بوونەوەرانم بەدینە دەهێنا بوو ئەگەرچی ئەموتەیە لە ڕوانگەی پێوەرەکانی زانستی فەرموودەوە مۆڵەت وەرناگرێت و مافی هاتوچۆی پێنادرێت بەڵام لە ڕێگەی ئەو ڕووخستەوە کە تەبایی نێوانواتە و حەقیقەت پێی دەبەخشێت دەتوانێت هەموو کات بە سەربەستی لە هەرێمی پێیدا هاتوچۆ بکات بەڵێ ئەگەر ئەو نەبوایە واتای گردون وەک مەتەڵێک دەمایەوە و نەمان دەتوانی بە حەقیقەتی شتاندا ڕۆبچین هەروەها بێبەش دەبووین لە دەرکردن بە ڕاستیەکانی سەر بە دنیا و دواڕۆژ و ویژدان و ئینسان ژیانی دنیاشمان هاوشێوەی ماتەمینگایەک دەهاتە پێشچاو لەگەڵ هەر تەرمێکدا ئێمەش نوقمی پەژارە دەبووین و هەر ڕووداوێکی ناسۆریش هەناسەی سوار دەکردین لەوەوە فێر بووین چۆن خۆمان لە تاریکی ڕزگار بکەین و چاومان لە جیهانی نوردا هەڵبێنین لە سایەی ئەودا سیمای دۆزەخینی دنیا لەو ڕووەوە کە دەڕوانێت بە سەرخودی دنیادا و ئاوێنەیەک نییە بۆ دەرخستنی جوانی و کەماڵی بەدیهێنەر گۆڕاو بوو بە بەهەشتی ڕازاوە بۆمان لە وتە پرشنگدارەکانی ئەوەوە فێر بووین کە ئیمان هەر لە دنیادا بەهەشت بۆ خاوەنەکەی دەسازێنێت هەر لەوەوە فێر بووین کە باوەڕدار تۆوی بەهەشتی لە ناخیدا هەڵگرتووە و دنیاکەیشی بەهەشتێکە بۆ خۆی لە ڕێی ئەوەوە گەیشتین بەو ڕاستیەی کە سروەت و ئاسوودەیی دڵان بەیادی خوا دەبێت ألا بذكر الله تطمئن القلوب ئاگادار بن دڵەکان هەر بەیادی خوا خۆشنود دەبن و دەحەوێنەوە بەڵێ بەختەوەری تەنیا بە زۆری سامان و بوونی کۆشک و تەلار و خۆشگوزەرانی بەدەست نایەت بەڵکو ئەوە باوەڕ و گوشادی دڵ و دەروون و دەستگرتن بە بەها باڵا مرۆییەکانەوەیە کە ڕۆحی مرۆڤ لە کەنارەکانی ئاسوودەیی نزیک دەخەنەوە و حەز و ئارەزوەکانی هێور دەکەنەوە و بەدەم خواستەکانیەوە دێن ئەجینا گەرتەواوی دنیا بدرێت بە مرۆڤ هێشتا خەم و ناسۆرەکانی کۆتاییان نایەت لەسەر جەم ئەم بابەتانە و هاوشێوەکانیدا تاکە مامۆستا و فێرکارمان ئەو زاتەیە هەروەک شاعیر دەڵێت قەرزارباری ئەوە چ کۆمەڵگە چ ئەفرادی معسوومێکە قەرزاریەتی بەشەریەت بە یەک جاری خوایە لە مەحشەریشدا لەسەر ئەم شایەتیە حەشرمان بکەی کاتێک هاوڵان لەگەڵیدا بەرەو بەدر هەنگاویان دەنا دڵیان بە تاسەی بەهەشتەوە هاتبووە جۆش هەروەگەوەی قەتپاڵ و مێرگەکانی ببینن وەها بوو چاک خۆیان سازدا بوو بۆیە کە گەیشتنە بەدر لە باشترین دۆخی ڕەزامەندی و ئاسوودەییدا بوون سەرجەم ویژدانەکان کەمەندچێش و ڕوولەو بوون مرۆڤەکان ئاوات و ونبووی خۆیان لە هەرێمەکەی حەزرەتی محەممەد مستەفادا صەڵی الله عەلەیه وسەلەم دۆزی بووە ئیدی سەردەمی ئارامی پەخش و دڵنیایی پەخشی ئەمین دەستی پێکرد بوو ڕۆژێکیان بە عەدی کوڕی حاتەمی فەرموو ئەی عەدی ئایا حیرەت دیوە وەڵامی دایەوە نەمدیوە بەڵام بۆم باس کراوە دەفەرمێت ئەگەر تەمەنت درێژ بێت دەبینیت کە ژاوەی ئافرەت لە حیرەوە دێت بۆ مەکە و تەوافی کەعبە دەکات لە خوش نەبێ لە کەسی تر ناترسێت گەرچی ئێستا سکاڵا لە دەستەنینەوەی هەموو جێیەک بە دز و جەردە و کردداری پەستی ئەوان دەکەن لە ڕاستیدا ئەو سەردەمەی سەروەرمان باسی دەکرد و مژدەی هاتنی دەدا هەر لەو کاتەوە دەستی پێکرده بوو ئەو جم و جۆڵە سەربازیە زۆرانەی ئەنجامیدا بوون سەرەتا ئاسایش و ئارامی ناوخۆیان تۆکمە کرد پاشان بناغەیان بۆ جەنگی بەدر داڕشت
دەتوانین بڵین لە کۆی هەڵمەتەکاندا کەسێک نەبووە زیانی لێ بکەوێ یان دەست درێژی بکرێتە سەر. ئەگەرچی یەکەکان لێرە و لەوێ بە خێرایی بروسکە دەردەکەوتن و بوونی خۆیان دەسەلماند، لەگەڵ ئەوەشدا خەڵک لێیان دڵنیا بوو، چونکە سەربازەکانی ئەو یەکانە تاقمی ڕاوڕوت و تاڵانی نەبوون، بەڵکو سەربازی دەست و دڵپاچی حەزرەتی محەممەدی ئەمین سەڵ الله عليه وسلم بوون و دژی بەدبەختی و بەدبەختان بوون. بە هەر شوێیەکدا گوزەریان بکردایە، جگە لە هێمنی و ئارامی هیچ شوێنەوارێکی تریان بەجێ نەدەهێشت. تەنانەت هەمووان بە سەرسامیەوە دەیان پرسی ئەم ڕەحمەتە لەکوێوە هاتووە؟ دیارە ئەو هەموو میهرە لە پاڵ هەورەکانی ئاسمانی حەقیقەتی ئەو زاتەوە سەڵ الله عليه وسلم سەرچاوەی گرتبوو کە وەک ڕەحمەت بۆ تێگڕای جیهانیان نێررا بوو. ئەو یەکە سەربازیانەش هەورە گرمە و هەورە بروسکەی وەشت و بارانی ئەو بوون. ئەو تروسکە و ڕووناچێش کە لێیانەوە دەردەچوو، ناوی ئەویان لە ئاسۆدا دەنەخشاند.